نەمێنن و لە ڕێگەوە هەڵکەندرێن. دروشمی ئەم جارەی خۆپشاندەرانی گۆڕپانی تەحریری بەغدا بوو کە ماوەی 3 هەفتەیە بەمبەستی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی لە حکوومەتدا لایەنگرانی سەدر بەردەوامن لە خۆپشاندان. دیارترین داواکاریەکانی خۆپشاندەران هەڵوەشاندنەوەی پەرلەمان و گۆڕینی حکوومەتەکەی عەبادی بوو بۆ حکوومەتێکی تەکنوکرات، بەڵام جیاواز لە جاری پێش و ئەم جارە بەشێک لە سونەکان و کوردانی فەیلی بەغداش پشتیوانی سەدرەکانیان دەکرد. ئینشاءالله ئەمڕۆ هاتینە يعني تضامنمان وەل ئەو داوای سید مقتەدا و بۆ ئیسلاحات بۆ هەمووی عێراق، بۆ عێراق بەغدا لە بەغا لە کوردستان بۆ گەڵی ئەوە بکەفن لەبەی فاسدەینە بکەفن ئەو دزەکان بۆ خوا هیچ خدماتی نییە بۆ ئەم شعبە فما لازم يعني حمویان ئاڵیشتان بکەن يعني بۆ تەغیریان بکەن. والله مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر پەیامێکی ئاراستەی خۆپشاندەران کرد و تایدا ڕایگەیاند خۆپشاندانەکان سەرۆکوەزیرانی عێراقی ناچار کرد چاکسازی ئەنجام بدات. ڕاشیگەیاند خۆپشاندانەکان عەرشی گەندەڵکارانی لەرزاند و دوایین هەوڵە بۆ ڕزگارکردنی عێراق لە گەندەڵی. هیوامان هەیە ئەم جارە چاکسازیێکی ڕاستەقینە بێت، چاکسازیێکی ڕاستەقینە بێت و شکڵی و ڕواڵەت نەبێت. لە وتارەکەیدا مقتەدا سەدر چەند داواکاریەکی ئاراستەی حکوومەت و پەرلەمان کرد کە دیارترینیان بریتی بوون لە یەکەم گەڕاندنەوەی ئەو زەویانەی گەندەڵکاران دەستیان بەسەر داگرتووە و دووبارە بەسەر هاوڵاتیاندا دابەش بکرێنەوە. دووەم بۆ ماوەی 1 ساڵ نیو موشە بدرێتە سێ سەرۆکایەتەکەی عێراق و نیوەکەی دیکەش بەسەر هاوڵاتیانی کەم دەرامەتدا دابەش بکرێت. سێهەم دەبێت چاکسازی دادگاکانی عێراقیش بگرێتەوە. ڕێبەری ڕەوتی سەدر لە دەستپێکی خۆپشاندانەکاندا مۆڵەتی 45 ڕۆژیدا بە حکوومەتەکەی عەبادی تا چارەسەری ریشەیی بکات، بەڵام تا ئێستا هەنگاوەکانی عەبادی بۆ داواکاریەکانی خۆپشاندەران جددی نەبوون. تا دێت مۆڵەتەکەی مقتەدا سەدر کەمتر دەبێتەوە و تا ئێستاش هەنگاوەکانی حەیدەر عەبادی بۆ چاکسازی بنەڕەتی بەخاوی دەنرێت. چاودێرانی سیاسیش پێیان وایە خاویەکەی حەیدەر عەبادی و کەمبوونەوەی مۆڵەتەکەی مقتەدا سەدر ئەم خۆپشاندەرانە دەباتە ناوچەی سەوزەوە. ئومێد محەممەد NRT بەغداد.